ژمارەیەک هاوڵاتی ناڕازی چوونە بەردەم کۆنگرێسی پاراگوای و ئاگریان بەردایە باڵەخانەکەی. دوای ئەوەی ئەنجومەنی پیرانی وڵاتە بە شێوەیەکی نهێنی هەمواری دەستوری کرد لە پێناو خۆپاڵاوتنەوەی ئۆراسیۆ کارتێسی سەرۆکی وڵات بۆ خولێکی دیکەی هەڵبژارنەکانی سەرۆکایەتی. هەوڵەکەی ئەنجومەنی پیران ناڕزایی پارتەکانی ئۆپۆزیسیۆنی لێکەوتەوە و دەڵێن هەمواری دەستور نایاساییە و هەنگاوێکە بەرەو دواوە. سیناتۆر دیزیری ماسی لە پارتی دیموکراتی پێشکەوتوو کە پارتێکی ئۆپۆزیسیۆنە ڕایگەیاند ڕووبەڕووی ئەو هەوڵە دەبینەوە داواشی لەگەلی پاراگوای کرد پشتیوانیان بکەن. لە بەرامبەردا ئۆراسیۆ کارتێسی سەرۆکی وڵات لە بەیاننامەیەکدا داوای هێوربوونەوەی دۆخەکەی کرد و ڕایگەیاند توندوتیژی ناتوانێت پرۆسەی دیموکراتی ڕابگرێت. هاوکات باڵێنیدا هەموو هەوڵێک بخاتەگەڕ لە پێناو پاراستنی سیستەمی حکمی وڵاتەکەی. گۆڕانکاریەکەی ئەنجومەنی پیران بڕیار بوو ئەمڕۆ بخرێتە بەردەم ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی پەسەند بکرێت، بەڵام بەهۆی ناڕزایەتیەکانەوە دانیشتنەکەی پەرلەمان دواخرا. لەو بارەیەوە هۆگۆ فیلاسکیس سەرۆکی پەرلەمان داوای هێورکردنەوەی ڕەوشەکەی کرد و ڕایگەیاند دانیشتنەکەی پەرلەمان ئەنجام نادرێت. هەرچەندە هەمواری دەستور تەنها بۆ سەرۆکی ئێستا نییە و سەرۆکی وڵات لە خولەکانی دیکەی سەرۆکایەتیش دەگرێتەوە، بەڵام هاوڵاتیانی ناڕازی و پارتەکانی ئۆپۆزیسیۆن هەنگاوەکە بە نادادپەروەرانە ناو دەبەن و دەڵێن لە پێناو سەرۆکی ئێستای وڵاتدا کە لە وەتای 2013ەوە بۆ ماوەی 5 ساڵ پۆستی سەرۆکایەتی وڵاتی وەرگرتووە. جگە لە پاراگوای دەستوری ژمارەیەک وڵاتی تری ئەمریکای باشوور لەوانە پێرۆ و شیلی ڕێگە بە هەڵبژارنەوەی سەرۆک نادەن بۆ دوو خولی سەرۆکایەتی لە دوای یەک. لە بەرامبەردا چەند وڵاتێکی دیکەی وەک کۆڵەمبیا و ڤەنزوێلا پێشتر هەمواری دەستوریان کردووە وەک ڕێخۆشکردنێک بۆ دووبارە خۆپاڵاوتنەوەی سەرۆکی وڵاتەکانیان. وتەبێژی سەرۆکاتی کۆماری تورکیا ئەنجامدانی ڕێفراندۆم بۆ سەربەخۆی هەرێمی کوردستان بە هەنگاوێکی هەڵە ناو دەبات و دەشڵێت باسکردنیشی بە دروست نازانین. لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئیبراهیم